خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامایی ئەم شەوتان پێشکەش دەکەی لە درێژەی سەردان و بەسەرکردنەوەکانی بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕیارە سبەینێ بگاتە کەرکووکی قودسی کوردستان و لەگەڵ خەڵکی کەرکووکدا بەیەکەوە کەرنەڤاڵێکی سەوز ساز بکەن. ضرورەت پێویستی کەرکووک و گرنگجی کەرکووک و کوردستانی بوونی کەرکووک کوردایەتیکردن لە کەرکووک تا چەند گرنگن لە ئێستادا کە بانگەشەی هەڵبژاردنە. ئەمە لە بیر نەکرێت کە کەرکووک هەستیارە و دەبێت بریندار نەکرێ. پەیامەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان چی دەبن و کەرکووچەکان چیان دەوێت و دەیانەوێت چۆن کوردایەتی لەوێ ببێتە سیمبولی هەموو ململانەکان. ئەوانە لەگەڵ بەڕێز مامۆستا حەسیب عەبدوڵڵا لێ پرسراوی بۆردی پێکهاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین. مامۆستا سڵاو لێبێ ئەم کاتت باش ماندوو نەبی، ماوەیەکی زۆرە من و تۆ گفتوگۆمان نەکردووە لە پانۆرامایان لە بەرنامە تەلەڤیزۆنیەکان. دیمانەت بەخێر. کەرکووک چۆن خۆی ئامادە کردووە بۆ کەرنەڤاڵی سەوز؟ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. سڵاو لە سەرجەم بینەرانی شاشە جوانەکەی کورسات بێت. زۆر سپاس. سڵاو لە ئێوەش بێت. هەر بژی سپاس مامۆستای بەڕێز. دیارە لە کەرکووک ئێمە لە هەڵمەتی بانگەشەین، هەڵمەتێکی بانگەشەی هێمن و ئارام بەڕێوە ئەچێ. دیارە ئەمە ویستی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئێمە هەنگاوەنین بەرەو هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق. بە تایبەتی ئێستا ئامادەکاریەکی تەواو کراوە بۆ ئەوەی کەرکووچیەکان سبەینێ بە جۆش و خرۆشەوە لە پێشوازی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بن و کەرکووچیەکان سبەینێ چاو و دڵ و دەرونیان ڕوون ئەبێتەوە بە دیداری سەرۆک. دیارە ئەم کەرنەڤاڵە گەورەیە مانا و مەغزای خۆی هەیە بە تایبەتی لە شارێکی وەکو کەرکووک کە سەرۆکی حزبەکەمان خۆی دێتە ناو جەماوەر، خۆی دێتە کەرکووک، خۆی دێت لە نزیکەوە لەگەڵ کەرکووچیەکان و دیارە بەڕێزیان وتاری ئەبێت و ئەمە بۆتە جێگای خۆشحاڵیەکی زۆر لای سەرجەم کەرکووچیەکان. مامۆستا حەسیبە ینی ئێوە خۆشەویستێکی تایبەتتان بۆ سەرۆکی یەکێتی هەیەوە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ دیارە ئێمە هەمیشە شانازی بەوە واکەین کە کەرکووک و یەکێتی دوانەیەکە قەت لە یەکجیا ناکرێتەوە. کەرکووک خۆی بە خاوەنی یەکێتی ئەزانێ و یەکێتی خۆی بە خاوەنی کەرکووک ئەزانێ. ئەم دەستەواژەیە کە هیچ کەسێ ناتوانێ بیگۆڕێ. ئەمە واقعی کەرکووکە. چەندە کەرکووچیەکان خۆشەویستیان هەبووە بۆ ڕابەر و سەرۆک و سەرکردەمان سەرۆک مام جەلال. ئەتوانم بڵێم هێندەش خۆشەویستی و دڵسۆزیان هەیە بۆ سەرۆک بافڵ. یعنی ئەوەی ئێمە تێبینی ئەەکەین ئەوەی کە سەرۆک بافڵ ئەیکا بۆ کەرکووک هەمان ئەو هەنگاوانەیە کە سەرۆک مام جەلال گرتبووە بەر و کاری لەسرە کرد و کەرکووکی خستبووە پێش هەموو کارەکانی بە هەمان ڕوحیات، بە هەمان سیاست، بە هەمان نەهج و بەرنامە سەرۆک بافڵ کەرکووکی کردووە بە ژمارەیەک و گرنگی تەواوی پێداوە و هەوڵەدا زۆرترین خزمەت بە کەرکووک بگەێنێ. چونکە وەکو ئاماژەم پێکرد کەرکووک زۆرترین قوربانی بەخشیوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان و کەرکووک لە ڕووە مێژووی و جوگرافی و سیاسی و ئیداریەکەیەوە ئەوە ئەهێنێ کە ئەو گرنگیە زۆرە و ئەو بایەخە زۆرەی پێ بدرێت. مامۆستا حەسیبە چیتان لە بەدەر لە پۆستی حزبی و ئەوانە چیتان لە سەرۆک بافڵ بینیوە لە بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەوە تاکو ئەم بانگەشەیە تاکۆ خۆشەویستی بۆ دەرببڕن؟ دیارە ئێمە زۆر شتمان بینیوە و ئەو جیاوازیانە ئەبینین کە بەقەت
جیاوازی نێوان ئاسمان و ڕێسمان جیاوازی ئەبینین لە نێوان سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی پارت و لایەنە سیاسیەکانی تر کە تەنانەت ئامادە نین لە کاتی خۆیان ببورن یاخود بێنە ناو جەماوەرەکەیان بەڵکو لە دەرەوەی کەرکووکەوە لە شارەکانی کوردستانەوە مزایەدە بەسەر کەرکووچیەکانە ئەکەن. دیارە ئەمە تەواو جیاوازە لەگەڵ بەرنامە و پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەتانێ لە هەموو کاتە هەستیارەکانە لە هەموو ڕۆژە خۆش و ناخۆشەکانە سەرکردە و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ خەڵکەکەیەتی و لە ناو کەرکووکە و بینیمانە مە یەکەم جارمان نییە ئێمە لە هەموو کاتەکان سەرۆک لێمانەوە زۆر نزیکە و هەست بە ئێش و ئازارەکانمانەکە و هەست بە معاناتەکانمانەکە و لە هەمان کاتە لە خۆشیەکانیشمان بەشدارە. ئەمە ئەو خۆشەویستی دروست کردووە کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانم بڵێم هەڵقوڵاوی ناو جەماوەرە و بۆیە لەگەڵ خەڵکە خۆی جیانە کردوێتەوە. هەر ئەمەش ئەو سیاسەتەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک و لە ناوچە جێناوەکان پەیڕەوی کردووە کە هیچ کاتێک خۆی لە خەڵکی خۆی جیانە کردوێتەوە و خەڵکی خۆی بۆ یەک ڕۆژش بۆ ساتێکش بەجێ نێشتووە بە تایبەتی لە ڕۆژە سەختەکانە بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی شکستی ڕیفراندۆم و ئۆکتۆبەر و ئەو ڕۆژە ڕەشانە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ خەڵکەکەی خۆی ماوەتەوە بە هەمان ڕۆحیەت سەرۆک بافڵ لەگەڵ خەڵکی خۆیەتی لە خۆشی و لە ناخۆشی لە دانانی پارێزگار و خزمەتکردنی کەرکووک وەکو گەشە سەندون و ئاوادانکردنەوە و خزمەتی گەڕەک و کۆڵانەکانی شاری کەرکووک یەکێتی یان ئەو ئیدارەی کە یەکێتی دەبەنی کردووە توانیوێتی سەرکەوتوو بێ مامۆستا بۆەوە بە تایبەتی جەنابەت لێپرسراوی بۆردی پێکاتەکانی بۆ مای ئارامی و ئیتمینان بۆ هەموو لایەک. بەڵێ کاکزانە ئێمەی کەرکووچی لە بیرمان نەچێ ماوەی حەوت ساڵی ڕابردوو حەوت ساڵی زۆر تاڵ حەوت ساڵی زۆر ناخۆشمان بەڕێ کرد کاتێک کە کەسێکی ئەتوانم بڵێم بە بیر و باوەڕێکی تەواو شۆڤێنیەوە پۆستی پارێزگاری کەرکووکی بەدەسەوە بوو بە وەکالەت. ئەمە ئەو جیاوازیە ئێستا بە تەواوەتی بۆ کەرکووچیەکان دەرەکەوێت کاتێکە ئەو کەسایەتیە پارێزگاری کەرکووک بوو پارە و میزانیە و بودجەیەکی زۆر زۆری لەبەردەسا بوو جگە لە فەساد و گەندەڵی هیچی ترمان لێ نەبینی بوو. ئەمەی کە ئێستا ئەبینین یاخود لە ماوەی 14 مانگی ڕابردووە کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێنی بە خەڵکی خۆیدا بەڵێنی بە کەرکووچیەکاندا حکمی خۆسەپێن کۆتایی پێدێنین خەڵکێکە بوو بەڕاستی ئەمەی وەرنەئەگرت یان ئەتوانم بڵێم گرێوی ئەکرد لەسەرەوەی کە ئەمە تەنها قسەیە و تەنها دروشمە. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بە سیاسەتە حەکیمانەی سەرۆک و سەرکردایەتەکەی و بە پاڵپشت بە جەماوەرە خۆڕاگرەکەی لەسەر سندوقەکانی دەنگدان توانی پۆستی پارێزگاری کەرکووک وەربگرێتەوە و کۆتایی بەو حکومە خۆسەپێنە بێنێ کە بەسەر کەرکووچیەکانە. دیارە لێرەوە ئەتوانم بڵێم قۆناغێکی تر دەستی پێکرد و مەرحەلەیەکی نوێ هاتەکایەوە ئەویش ئەو قۆناغەیە کە کورد پۆستی پارێزگاری کەرکووکی وەرگرت لە ناو کوردیشای یەکێتی نیشتیمانی کوردستان. دیارە هەموو چاوەکان هەموو فۆکسەکان لەسەر ئەوە بوون بابزانین یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای وەرگرتنی ئەم پۆستە چی ئەکا. دیارە ماوەی 14 مانگە خەڵکی کەرکووک لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەتوانم بڵێم بە تەواوەتی ئاسوودە بوونە و بە تەواوەتی بڕوا و متمانە و هیوا و ئومێدیان بە یەکێتی نیشتیمانی کوردستانە. هەر کەسێک لە دەرەوەی کەرکووک بێ گوزەرێ بە ناو کەرکووک بکە سەیری دەواازەکانی شار بکە سەیری ناو شار بکە ئەبینێت دەستێکی ئیعمار و ئاوەدانکردنەوە لەم ناوچانە هەیە لە کەرکووک و دەوروبەری هەیە. هەرچەندە کەرکووک لە ئێستادا کاتێکە ئەم پۆستە کورد وەریگرتووە هاتوۆتە سەر قاسەیەکی بەتاڵ و هاتوۆتە سەر ئەوەی کە میزانیە و بودجەی نەبووە. لەگەڵ ئەوەشە ئەم هەموو پرۆژەیە هەیە. ئەمڕۆکە
خەڵک لە کەرکووک بڕوا و ئومێد و متمانەی بە یەکێتی نیشتیمانی کوردستانە چاوی بڕیوەتە ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لە ڕێگای حکومەتی خۆجێیی کەرکووکەوە توانیوێتی خزمەت بە هەموو کەرکووچیەکان بکە بەدەر لە فکر و دین و نەتەوە و ئاین و ئایدیای جیاواز بە هەمان شێوە چاوی لەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ببێت بەهێزی ئێمە لە بەغدا و لە بەغدا کە پەرلەمانی عێراق خۆ ئامادەکردە یاخود هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراقا دیارە پەرلەمانی عێراق باڵاترین مؤسسەی تەشریعیە لەوێ ئەتوانن شەڕی تەشریع بکەن لەوێ ئەتوانن شەڕی داواکاریەکانی میلەتەکەمان بکەن بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە هەموو کاتێ بەهێزترە ئێستا لە هەموو کاتێ لە لای خەڵک لە خەڵکەوە نزیکترە چونکە گەڕاوەتەوە خانۆ قوڕەکان چونکە بەکردەوە خەڵک بینیویەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەرەکانیان لە بەغدا چەندین کاری زۆر باشیان کردووە بۆ کەرکووک بە تایبەتی کاریان لەسەر هەڵوەشانەوەی بڕیارەکانی حزبی بەعس کردووە و دووبارە کار لەسەر ئەوە کراوەتەوە چۆن مادێ 140 جێبەجێ بکرێ و خودی سەرۆک خۆی لە هەموو گرێچۆرەکان لە هەموو گرفتەکان لە کێشەکان ئەگاتە بەغدا و بە ئامادەبوونی سەرۆک لە بەغدا زۆربەی کێشەکان بەرەو چارەسەر بوون ڕۆشتووە و چارەسەری بۆ دۆزراوە. مامۆستا حەسیبە ینی دیوە سیاسەکەی لێگەڕێبوون من لەناو تورکمانە حزبێکی سیاسیان تێگەیشتێکی سیاسیان لەناو عەرەبی ڕەسەنە بەدەرلەوە ئەو خزمەتانەی پارێزگاری کەرکووک ئەو خزمەت و ئاوەدانیانە گەیشتووە بەوانیش یعنی تێگەیشتون کە ئێستا کوردێک ئەگەر پارێزگارە لەسەر سیاسەتی چەپکە گوڵەکەی سەرۆک مام جەلال خزمەتی هەمووانەکە بیر لەوە ناکات تۆم گەڕەکە تسعینان شۆریجێیان هەر شوێنێکی دیکەی کەرکووکە. کاکزانە ئەگەر تۆزێ لە باسی هەڵبژاردن دوورکەوینەوە من وەکو پێکاتەکان بەڵێ کە ئێمە ڕاستەوخۆ پەیوەندیمان بە پێکاتەکان هەیە بە پێکاتەکانەوە هەیە بەردەوام پێکاتەکان باسی ئەواکەن کە ئەم پارێزگارە ئەوان هەستەکەن پارێزگاری خۆیانە ئەوان وای دائەنێن کە لە نەتەوەکەی ئەوانە لە پێکاتەکەی ئەوانە لە ئاینەکەی ئەوانە چونکە بەبێ جیاوازی کاری کردووە یعنی تازەترین قسە من جۆم لە پێکاتەکان بووە ئەڵێ ماوەی 14 مانگە کاگڕێبوار هەمووانی قەرزار کردووە ینی هەمومان خۆمان بە قەرزاری پارێزگاری کەرکووک ئەزانین لەبەرەوەی بەبێ جیاوازی هەر ناوچەیەکی تورکماننشین ناوچەیەکی عەرەبنشین ناوچەیەکی پێکاتەکان ناوچەیەکی کوردنشین هەموو کەرکووک بە یەک چاوتەمەشاکراوە بۆ پاکردنەوەی شار بۆ هەڵگرتنی زبڵ و خاشاک یعنی گەورەترین کێشەی ئێمە ئەو زبڵ و خاشاکە بوو کە لە کەرکووک لە شارێکی ئاوا گرنگ و استراتیژی وەکو کەرکووک شارێکی دەوڵەمەنی وەک کەرکووک کاتێک کە پارێزگاری ڕابردوو پۆستەکەی بەجێ هێشت و پۆستەکە هاتەوە دەستی کورد گەورەترین کێشە زبڵ و خاشاک بوو یعنی لە ماوەیەکی کەمدا بەڕێز پارێزگاری کەرکووک حکومەتی خۆجێیی کەرکووک هەڵمەتی پاکردنەوەی شاری دەست پێ کرد کە خەڵکێک هەبوو بڕوایان وان نەبوو کە ئەم کارە سەرکەوتوو بێ ئێستا ئەبینی کەرکووک یەکێکە لە پاکترین شارەکانی عێراق یەکێکە لە باشترین شارەکانی عێراق لە ڕووی خزمەتگوزاریەوە یعنی ئەمانە تەنها بۆ کورد نییە تەنها بۆ یەکێتی نییە بۆ یەکێتیە بۆ پارتیە بۆ لایەنەکانە بۆ ئیسلامیەکانە بۆ ئەلمانیەکانە تەنانەت بۆ عەرەبی شیعە و سوننیە بۆ تورکمانی شیعە و سوننیە بۆ کلد و ئاشورە بۆ مەسیحیە بۆ هەموو پێکاتەکانە یعنی تەواو ئەمە ڕنگدانەوەی سیاسەتی چەپکە گوڵەکەی سەرۆک مام جەلالە لە کەرکووک ئەمڕۆ پەیڕەوە کرێ و هەموو ئەوانەی لە کەرکووک ئەژێن یعنی ئەو قەناعەتیان لا دروست بووە 100% جگە لە سیاسەتی حەکیمانەی سەرۆک مام جەلال سیاسەتی چەپکە گوڵەکە هیچ سیاسەتێکی تر جوان نییە و سەرکەوتوو نابێ و ئەنجامی باشی نابێ بۆیە ئێمە لەسەر ڕێباز و ڕێچکەی سەرۆک مام جەلال شانازی بەو سیاسەتەواکەین و تا دواهەناسەمان لەسەر ئەو سیاسەتە کارەکە بەڵێ بەڕێستان وەک سیاسیەک ئەوەتان بەدی کردووە مەسەلەن یان ئەمە وەکو هاوڵاتیەکی کەرکووکی کە ئێستا لە کەرکووکە لە هەموو شوێنێکە چی بۆ نمونە لێرە بەرزە پردێ لێرە ئەندەرپاسێ لێرە مەسەلەن پرۆژەی پاک و خاوێنی هەیە شار هەیە ژینگە هەیە مەسەلەن کۆڵان کۆنکرێتەکرێت کۆڵان قیرەکرێت زادە نۆژە نەکرێت ئەوە هەست پێ ئەەکەی ئێستا لە ناو کەرکووکە
بڵێ دیارە قسەی کەرکوچیەکان هەمووی ئەتوانم بڵێم بەشێکی قسەکانیان باسی ئەم خزمەتگوزاریانەیە کە لە کەرکووکە کرێ. کاکزانە من حەزەکەم یەک حقیقەتێکتان بۆ باسکەم، یعنی خۆ لە ڕابردووش ئەتوانم بڵێم جگە لەو 7 ساڵەی ڕاکانجبووری کەرکووک دەسەڵاتی هەبووە، کورد لە کەرکووک دەسەڵاتی هەبووە، بەڵام باوەڕ بکە ئەوەی ئێستا ئیدارەی پارێزگای کەرکووک ئەیکا گەیاندنی خزمەتگوزاری بە هەندێ دێهات و بە هەندێ ناوچە بڕوا بکە لە مێژووی دوای پرۆسەی ئازادی عێراقەوە خزمەتگوزاری نەگەیشتۆ بەو ناوچانە. یعنی ئەمەی ئەمڕۆ پارێزگاری کەرکووک یاخود حکومەتی خۆجێیی کەرکووک ئەیکات گەیاندنی دەستی ئاوەدانیە بە هەموو لایەکە. ئەوە نییە تەنها لەسەر یەک ناوچە ئیش بکەن، یعنی دەواازەکانی شار ببینە گۆڕانکاریەکی تەواوی بەسەرا هاتووە، لە ناو شار ئەبینیت بەرزە پرد و تەقاتع و ئەندەرپاس و هەموو ئەمانە بۆتە جێگای خۆشحاڵی، یعنی خەڵک باسی ئەماناکە، خەڵک زۆر بە ئومێدەوە سەیرەکە، خەڵک خۆشحاڵی خۆی بۆ دەرەبڕێ. ڕاستە ئێستا لە ناو جادە و ڕێگاوبانەکان تۆزێ ناڕەحەتی هاتوچۆ هەیە، بەڵام هەمووی دڵی بەوە خۆشە چاوەڕێتی خۆشیەکەشی لەوەیە، گرنگیەکەی لەوەیە کە لە ماوەیەکی زەمەنی کورتە ئەم کارانە تەواوە کرێ. ینی پێشتر ئەگەر بەرزە پردێک لە ماوەی 3 ساڵە دروست بکرایە، ئێستا لە ماوەی 10 مانگا دروست دەکرێ. یعنی ئەمەش دیسانەوە یەکێکە لەو خاڵە ئیجابیانەی کە حکومەتی خۆجێیی کەرکووک بەدەستی هێناوە و بڕوا و متمانەی لەلایەن هەموو لایەنەکان دروست کردووە کە هەر کەسێک کەرکوچی بێت یاخود دانیشتووی ناوچەکانی مادەی 140 بێ خۆشحاڵی خۆی دەرەبڕێ، چونکە کەرکووک یاخود ئەم هەڵبژاردنە بۆ کەرکووک و بۆ کورد چەندە گرنگە، بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەنەی تر گرنگە، ئەوەنەی تر ئەی خاتە بەردەم بەرپرسیارەتێکی مێژووی، بەرپرسیارەتێکی گەورە، چونکە خەڵک چاوی لە دەستێتی و چاوەڕێی گۆڕانکاری زۆر گەوراکە لە یەکێتی و یەکێتی تاکە لایەنە تاکە حزبە کە ئەتوانێت گۆڕانکاری زۆر گەورە ئەنجام بدە و لە بیریشمان نەچێ هەڵبژاردننی 11 بۆ هەندێک لایەنی سیاسی سوپرایزی تێدایە کە ئێستا بە خەیاڵیان نایە و تەوەقعی لێ ناکەن. باش مامۆستا حەسیبە ئەوە بڵێم کە بە پێی ئەوەی دیسان جەنابەت لە بۆردی پێکهاتەکانی عەرەب و تورکمان هەیە دەنگ بە کاندیدەکانی یەکێتی بدا؟ بە دڵنیاییەوە عەرەب و تورکمان دەنگ بە کاندیدەکانی یەکێتیەدا و دەنگ بە ڕوونتر بڵێم دەنگ بە لیستی یەکێتیەدا، دەنگ بە لیستی 222 ئەدا و لە ناو لیستی 222ش هەڵبەتە 24 کاندیدمانەیە. ئەم کاندیدانە هەموو کەسی بەتوانا و کەسی بە ئەزمونن و جێی باوەڕ و متمانەی حزبەکان بۆیە کاندیدکراون. بە دڵنیاییەوە تورکمان و عەرەبی دڵسۆز ئەوانەی کە ئیمان و بڕوایان بە پێکەوە ژیان هەیە و پێکەوە ژیانێکی واقعیانە لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان بەدی ئەکەن و ئەیبینن، بەڵێ بە دڵنیاییەوە خۆیان ئامادە کردووە و کاندیدی خۆشیان دیاری کردووە لە ڕۆژی 11 دەنگ بە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدەکەی بدەن. باش ئەکرێ پرسیارێکی تر بکەم، ئێوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند ئاراستەی ململانێکتان بردۆتە ئاراستەی چینەتەوەی نەوەک ئاراستەی حزبی؟ ئێمە هەموو کاتێ وتومانە ئەمە دروشمی ئێمەیە، خۆزگا لە کەرکووک و ناوچە جێناکۆکان ئێمە کوردایەتیمان بکردایە، حزبایەتیمان نەکردایە، چونکە بابەتەکان لە کەرکووک جیاوازە وەک ئەوەی لە سلێمانی هەیە، جیاوازە وەک لەوەی لە هەولێر هەیە، لە دوهۆک هەیە، لە هەڵەبجە هەیە، لە گەرمیان هەیە. ئێمە لێرە خاوەن قەزیەیەکین، ئەو قەزیەیە هەزاران شەهید و قوربانیمان بۆ داوە، خوێنمان لە پێناوی داوە. ناکرێ ئێمە لێرە بین قەزیەکەمان بچووک بکەینەوە بیکەینە قەزیەی حزبایەتی و قەزیەی بەرژەوەندی تەسکی حزبایەتی. ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک کوردایەتی ئەکەین. ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک خۆمان بە خزمەتکاری هەموو خەڵک و پێکاتەکان نەزانین و ئەمەش بەواقع سەلماندوومانە و ماوەی
چواردەمانگی ڕابردوو شایدێکی زیندووە بۆ ئیش و کار و کردەوەکانمان یعنی ئەمە ئیتر لە گومان نەماوە ئیتر خەڵک یەقینە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان باڵادەست بێ ئەوان ژیانێکی شایستە و ژیانێکی خۆشگوزەرانیان بۆ فراهەم ئەبێت بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم قۆناغا وەکو ئاماژەم پێکرد لە بەردەم ئەرک و بەرپرسیارەتێکی مێژوویی گەورەدایە لەبەر ئەوەی من ئەتوانم بڵێم ئەندام و دۆست و لایەنگرانی لایەنەکانی تریش ئومێدی سەرکەوتن بۆ یەکێتی ئەخوازن و ئومێدەکەن یەکێتی لە لوتکەدا ببینن بۆ ئەوەی ئەوانش لە سێبەر و سایی ئەم حزبەدا بحەسێنەوە ئەمە ئەو خاڵە وەرچەرخانەیە کە چەندین ساڵە یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەت بام و پێکاتەکانەکە و سیاسەتی چەپکە گوڵەکە پەیڕەوەکە ئەمڕۆ ئەبینین چەندە ئێمە لە کەرکووکچین ئێمە ئەزانین چەندە ئەندام و دۆست و لایەنگری حزبەکانی تر خەڵکی کاریگەر لە ناو حزبەکانی تر حزبەکانی ڕیزی حزبەکانی خۆیان بەجێ دێڵێن و دێن درێژە بە خەباتی خۆیانەدەن لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە توانم بڵێم خاڵی سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵێ هێزە سیاسی عەرەبی و تورکمانیەکان لە کەرکووک و کورد چێ بە منافسی خۆیان نەزانن بەداخەوە ئەو حاڵەتەی لە کەرکووک هەیە من پێم وایە عەرەبەکان بەشێکیان دیارە عەرەبەکانش تەبانین ناوماڵیان ڕێک نییە و ناوماڵیان یەک نییە ئەوانش بە چەند لیست و قوارەیەکی جیاواز بەشداریان کردووە و بە هەمان شێوە تورکمانیش یەک لیست نییە تورکمانیش ناوماڵی ڕێک نییە بەڵام ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کەسێ بە منافسی خۆمان نازانین و خۆمان کار ئەەکەین خزمەت ئەەکەین و بانگەشەیەکی هێمن ئەەکەین بەڵام بەداخەوە هەندێک لایەنی سیاسی هەیە دەستیان لەگەڵ نەیارەکانمان دەستیان لەگەڵ تورکمانی جەبهەیە کە ئەڵی تورکمانی جەبهە هەمومان دێتە بەرچاومان کە چۆن بە سیاست و ئەجندای دەوڵەتێکی دەرەچی کارەکان و مەبەستی سەرەکیان نانەوەی ئاژاوەیە نانەوەی پشێویە لە شاری کەرکووک بۆی ئەم بارودۆخە ئارامەی کە لە کەرکووکە هەیە تێکی بدەن و بە هەمان شێوە بەشێک لە لایەنەکەی تر ئەوانیش بە هەمان شێوە ئەتوانم بڵێم تەنسیق و هەمانگیان هەیە بۆ ئەوەی ئەم بارودۆخە لە کورد تێک بدەن ئەوەی کە ئەم بارودۆخەی ڕاگرتووە یەکێتی نیشتیمانی کوردستانە و بەردەوام لە هەوڵی ئەوەیە ئەوان چەندە هەوڵی تێکدانەدەن یەکێتی نیشتیمانی کوردستان دە ئەوەندە هەوڵی ئارامی ئەدا دە ئەوەندە هەوڵی سەقامگیری و ئیستیقرارەدا لە مەنتقەکە و تەنها ئەو سیاسەتەی یەکێتی نیشتیمانی کوردستانش سەرکەوتوو ئەبێت چونکە خەڵک لە دەور ئەم سیاسەتە کۆبۆتەوە خەڵک تااقەتی کێشە و ململانێ و شەڕ و هەندێ بابەتی نەماوە بۆیە خەڵک لە دەوری سیاسەتەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە قووەتەوە خۆی بینێ مامۆستا یعنی ئێستا دەتوانین بڵێن زۆر جار نووسەرە بێلایەنەکان نووسەرە سەربەخۆکان ڕۆژنامە نووسەکان خەمخۆرانی کوردیان و دەبێ لە کەرکووک ململانەیەکی نەتەوەیی بکرێ نیشتیمانی بکرێ نابێ شەڕی حزبی بکرێ یەکێتی ئەوە یەکێتی ئەو پێشەنگیەی وەرگرتووە بڵێ بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک ئاماژەم پێکرد یەکێتی هەمیشە هەوڵی داوە لەسەر تەوەرە نیشتیمانیەکان کار بکا و لەسەر تەوەرە نیشتیمانیەکان سیاسەتی کردووە یەکێتی نەک تەنها هەوڵی دابێ بۆ کوردی ئەم پارچەیە بەڵکو هەوڵی داوە کوردی هەر چوار پارچە خزمەت بە کوردی هەر چوار پارچە بگەێنێ و زۆر جار باجی زۆر قورسیشی داوە لە پێناو کوردبوونی لە پێناو ئەوەی کە حزبیانە کاری نەکردووە نەتەوەیی کاری کردووە و لە بیرشمان نەچێ ئەمڕۆ بارودۆخێک هاتوۆتە پێشەوە یعنی ئەوەی من ئەیبینم لاینێکی سیاسی لە ناو مزایدەتەکانی خۆشی نازانێت چێڵێت یعنی کاتێک کە باسی کەرکووکەکە ئەڵێ ئێمە یاخود ئێمە هاتووینەتەوە یاخود ئێمە دێینەوە بەگەڕانەوەی ئێمە کەرکووک ئازادەکرێ یعنی ئەمانە بۆتە جێگای گاڵتەجاری لە لای خەڵک یعنی خەڵک پرسیارەکەوە تا کەرکووک پارێزگارەکەی کووردە ئەوەتانێ کەرکووک حکومەتە خۆجێیەکەی کووردە ئەوەتانێ خەڵکی کەرکووک لە کەرکووک بە ئاسوودەیی ژیانەکەن بەبێ
ترس و دڵڕاوچێ ئەوەتانێ بانگەشەی ینی حتا ئەو لایەنە سیاسیە هاتووە لێرە شەڕی پۆست و کورسیەکە و بانگەشە ئەکا لەو لاشەوە ئەڵێ کەرکووک ئازا ینی من نازانم ئەپرسم هەرچەندە نامەوێت زۆر لەسەر ئەم بابەتە هەڵوەستە بکەین چونکە لای خەڵک بە تەواوەتی ڕوون بۆتەوە ئەمە جگە لە مزایدەی سیاسی هیچ شتێکی تر نییە ئەی لە ماوەی 7 ساڵی ڕابردوو بۆ بیرتان لەوە نەکردەوە کەرکووک ئازاد بکەن کاتێک کە پارێزگارێکی خۆسەپێن دەستی بەسەر هەموو جونگە سەرەکیەکانی ئەم شارەدا گرت بوو و خێر و بێری ئەم شارە هەمووی بەتاڵان ئەبرا خێر و بێری ئەم شارە هەمووی بە هەدەر ئەڕۆی هەمووی لە گەندەڵی و لە فەسادا سەرفەکرا ئێستا هاتوونە ئیدعای ئەواکەن ئەیانەوێ خەڵک تەواشە بکەن بەڵام سپاس بۆخوا ئەمڕۆ خەڵک زۆر وشیارە قسەیەکی کوردی هەیە ئەڵێ وەرەقەی کاغەزی سپی ئەخوێننەوە خەڵک کاغەزی سپی ئەخوێنێتەوە ئەزانێ ئەو دروشم و هوتافاتانە چ ئامانجێک لە پشتێتی وەچمە بەستێک بۆ چمە بەستێک ئەم هوتافاتانە ئەدرێ باشە مامۆستا مەسەلەن باسی ئەوەت کرد کە ئەم هەڵبژاردنە شۆک هێزێکی سیاسی پارتێکی سیاسی کوردی لە کەرکووک تووشی شۆکە بێ ئەم شۆکە چییە بێ؟ مانەیە لە نێوان جەماوەر و لە نێوان ئەو حزبە لە نێوان جەماوەر و ئەو لایەنە سیاسیە بەڕاستی ئێمە لە کەرکووکین ئاگامان لێیە وەک مامۆستا گوێ لە دەنجی منە؟ ئێستا گوێم لێیە بەڵێ مامۆستا حەسیبە؟ ئێستا گوێم لێیە بەڵێ بەڵێ ببوورە باسی ئەوەت کرد کە لەم ئەڵبژاردنە هێزێکی سیاسی کوردی پارتێکی سیاسی کوردی تووشی شۆکە بێ ئەو شۆکە چییە؟ ئەو شۆکە ئەوەیە کە بە تەوەقعاتی خۆیان بە حزبێکی نیشتیمانیدا ئەنێن خۆیان بە حزبێکی خاوەن مێژوو ڕابردوویەکی دوور و درێژدا ئەنێن و خۆیان داناوە بۆ سەرکەوتن یاخود بۆ بەدەستێنانی کورسی یاخود بۆ ئەوەی پێگەی خۆیان قایمکەن بەڵام ئەو شۆکەی کە تووشیانە بێت دژی یاخود پێچەوانەی هەموو تەوەقعاتەکانی ئەوانە حزبێکە متمانەی لەدەستداوە حزبێکە نەیتوانیوە هاوسەنگ بێ لە نێوان ئەندام و دۆست و لایەنگرانی لە کەرکووک لەگەڵ ناوچەکانی ترا خەڵکی ئەم ناوچەیەی خەڵکی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی فەرامۆش کردووە و پەراوێزیانی خستووە و نەیتوانیوە خزمەتیان بکە و بەڵێنی قەبە و بێبنەمای پێداون و لەگەڵ خەڵکەکەی خۆیان ڕاستگۆ نەبووە لە هەموو ئەمانش گرنگتر ئێمە لە بیرمان نەچێ لە ڕۆژە سەختەکانە چێ لەگەڵ خەڵک ماوەتەوە مەبەستت لەو شۆکە کە پارتی یارە ئەو لایەنەی کە تووشی شۆکە بێ باجی ئەوادا بەڵێ بەدڵنیاییەوە پارتی هیچ کاتێک لەگەڵ خەڵکی خۆی ڕاستگۆ نەبووە و خەڵکی خۆی گورگان خوارد کردووە بەجێیانی هێشتووە لە ڕۆژە سەختەکانە و ئێستاش ئێمە وەکو من ئەگەر باس بکەم وەکو مەسئولی بازنەی هەڵبژاردن دیارەم حاڵەتە لە هەموو بازنەکان بوونی هەیە هەڵوەراندنی کادرەکانی پارتی وەکو گەڵای پاییزە یعنی ڕۆژانە پۆل ڕیزەکانی پارتی بەجێ دێڵن یعنی ئێمە بۆ خۆمان من بۆ خۆم بە شخصی پرسیاریان لێکم یعنی هۆکار چییە تۆ ئەم بڕیارت داوە ئەڵێ بۆمان دەرکەوتووە کە قسەکانیان بەڵێنەکانیان وعدەکانیان بۆ ئێمە نییە لەگەڵمانە ڕاستگۆنین ئەوانش جگە لە ئەوانەی دەوروبەری خۆیان سوودمەندن بە دەرەجەیەک خەمی میلەتیان نییە و خەمی خەڵکیان نییە و خەڵکێکش هەیە بەڵێ لە ناوڕیزەکانی پارتی بووە و کاری کردووە بەڵام کوردانە ئیشی کردووە یعنی هیچ کاتێک بیری لەوە نەکردوێتەوە کە ئەو پارتی بێ لەسەر حسابی یەکێتی یاخود زەرەر بە یەکێتی بگەینێ خەڵکی پاک و بێگەردە و کوردایەتی کردووە و ئەمڕۆ ئیتر چیتر ئەو زوڵمە ئەو مزایدەیە ئەو ناحەقیەی پێ قبول ناکرێ ئەو ڕیزانە بەجێ دێڵێەوە پەیوەندی بە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە و ئێمە دیارە دیسانەوە بەڵگەمان هەیە کە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەو لایەنە سیاسیە دوو کورسی هێنا باوەڕت بێ کاکزانە ئێمە وەکو کورد زۆرمان پێخۆش بوو ئەو لایەنە سیاسیە کووردە دوو کورسی هێناوە کەواتە
ژمارەی کورسیەکانی کورد لەو شارە زۆرە بێ و ئەبێ بە زۆرینە بەڵام بەداخەوە نەهاتن کورسیەکانیان بخەنە سەر کورسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەرمانێکی لێ دەرچێ و بتوانین لەم شارە بەبێ ئەوەی پێویستمان بە هیچ لایەنێکی تر بێ حکومەتی خۆجێی کەرکووک پێک بێنین بە پێچەوانەوە بایکۆتیان کردووە هەتاکو ئێستاش تەنانەت یەک وشە قسەی خێریان نەبۆ کەرکوچیەکان کردووە نەبۆ دەنگدەرەکانیان نەبۆ دۆست و لایەنگریان نە پرۆژەیەک و بە هیچ شێوەیەک بە وشەیەکیش داکۆچیان لیان نەکردووە ئەمە ئەو نیگەرانیەیە کە خەڵک جارێکی تر متمانەی بەو حزبە نییە متمانەی بەو لایەنە سیاسیە نییە جارێکی تر دەنگی پێنادا کە وەکو ئەو مقاتعی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکەیانە بەدڵنیاییەوە هەر کاتێ بەدڵیان نەبێت لە پەرلەمانیش بە دژ و پێچەوانەی خواستی میلەتەکە کارەکەن بۆیە خەڵک پێم وایە لە کەرکووک دەستی خۆی داخ کردووە کە جارێکی تر دەنگەکەی بە هەدەر نەدا دەنگەکەی بدا بە خەڵکێک بیدا بەلایەنێک کە لە بەغدا شەڕی بۆ بکە چۆن ئێستا لە کەرکووک شەڕی خزمەتگوزاری بۆکە چۆن ئێستا لە کەرکووک شەڕی مان و نەمانی کردووە و خەڵکی بەجێ نەهێشتووە و ئێستاش لە کەرکووک خزمەتگوزاری گەیاندۆتە هەموو شوێنەیە و کار لەسەر دامەزراندنەکە و هەوڵەدا مامۆستایانی خۆبەخش مامۆستایانی گرێبەست مامۆستایانی هەمیشەیی خزمەت بکە و چەندین قوتابخانەی نێودەوڵەتی لە کەرکووک کراوەتەوە بە پێوەری نێودەوڵەتی لەسەر ئەرکی حکومەت یعنی دیسانەوە ئەمەش دەستکەوتێکی گەورەیە بۆ کەرکووچیەکان بۆ خودی پارێزگاری کەرکووک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە چەندین خوێندنگە بە پێوەری نێودەوڵەتی لە کەرکووک کراوەتەوە لەسەر ئەرکی حکومت یعنی ئەم خاڵە حەزەکەم هەڵوەستەی لەسەر بکەم کاکزانە چونکە خەڵکی کەم دەرامەت و فەقیر و هەژار خەونە بەلایەوە بتوانێ مناڵەکەی بنێرێتە خوێندنگایەکی ئەهلی بە جوانی پرۆسەی خوێندن تەواو بکە چونکە زۆر گرانە و بە پارەیە و تەکلیفەکانی زۆر قورسە بەڵام ئەم خەونە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ فەقیر و هەژارانی هێناوەتە دی ئەمڕۆکە لە کەرکووک بەشێک لە خوێندنگەکانمان بە معیاری نێودەوڵەتی ئەخوێنن بە زمانی ئینگلیزی ئەخوێنن ئەمەش دیسانەوە بۆتەوە جێی ئومێد یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارێزگارەکەی بووە بەجێی ئومێد بۆ هەموو کەرکووچیەکان ئیتر بەشێکی ئەو خوێندنگایانە بە ئینگلیزی و کوردیە خوێنن بەشێکی بە ئینگلیزی و عەرەبیە خوێنێ ئەمە خزمەتێکی گەورەی باش قسەیەکێ لە ناو کەرکووک لە ئێستادا لەوە 4 مانگە و پرۆژەی باشتریش لە بەرنامەیە باش مامۆستا حەسیبە قسەیەکێ لە ناو کەرکووک ئەڵێ هەر هێزێکی سیاسی لە کەرکووک دژایەتی ئەو ئیدارە تازەیە بکات لەبەرەوەی خزمەتەکا بە فەعلی لانگرەکانی هەڵدەوەرن لانگرەکانی لێی دوور دەکەونەوە ئەوە ئێستا لە ناو پارتی ئەوە ڕوویداوە لە کەرکووک ئەوە ئێستا تەحقیق بووە ڕاستە ئەمە بەڵێ 100% ڕاستە وەکو ئاماژەم پێکرد ئەو پارتیانەی کە سەیری ئیشوکارەکانی یەکێتیەکەن سەیری خزمەتەکانی بەڕێز پارێزگاری کەرکووکەکەن ینی دژی ئەو هوتافانەیە دژی ئەو قسانەیە کە حزبەکەیان ئەیکا بە تەواوەتی دەستبەرداری حزبەکەیان بوونە و وەکو گەڵای پاییز ئەندام و کادریان لێ هەڵەوەرێ و دێنە ناو ریزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە درێژە بە خەباتەدەن و درێژە بە کاری سیاسەتەدەن بەڵێ دژایەتیکردنی ڕێبوارتەها واتە دژایەتیکردنی کورد ئەیکەواتە ئێمە دروشمی زۆر گەورەمان بەرز کردوێتەوە کوردایەتیەکەین لە کەرکووک و لە ناوچە جێناکۆکان هەر کەسێک دژی پارێزگارە کوردەکە بێ لە کەرکووک بەڕاستی دژی کووردە یعنی ئەمە خیانەتێکی مێژوویە یعنی تۆ ئەگەر خۆت کوردی چۆن هاتوویتە دژایەتی کوردەکەی ئەگەر تۆ خۆت کوردی و هەوڵی بەرزڕاگرتنی پێگەی کوردەدەی نابێ دژایەتی ئەو پارێزگارە بکەی بە تایبەتی کە پارێزگارێکی خزمەتگوزارە پارێزگارێکە خۆی بەخاوەنی یاخود هەموو کەرکووچەکان خۆیان بەخاوەنی ئەو پارێزگارازان و ئەو پارێزگارش ئیش و کار و ئەرکەکانی خستۆتە خزمەتی هەموو کەرکووچیەکان ئەمە ئێمە لە ڕابردوو بینیمان پۆستی پارێزگاری کەرکووک ئەوەندە بچوو کرابەوە تەنها خزمەتی بە هۆزێک ئەگەیان ئەمڕۆکە بە پێچەوانەوە پۆستی پارێزگاری کەرکووک بۆتە پۆستێکی ئەتوانم بڵێم زۆر گەورە و هەستیار و پۆستێکی خەدەمی و پۆستێکی خزمەتگوزاری و لە هەمان کاتیشدا
پۆستێکە توانیویەتی ئیستیقرار و ئارامی لە ناوچەکە بچەسپێنێ ئەمانە هەمووی خاڵی ئیجابیە و بۆ پارێزگاری کەرکووک هەژمارەکرێ و بۆ حکومەتی خۆجێیی کەرکووک هەژمارەکرێ و لەسەروی هەمووشیانەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان سیاست لەبەرەوەی مامۆستا حەسیبە شێوەیە و هەر بەو شێوەیەش ئەڕوا و هەوڵیش ئەدا لە داهات ببوورە لەبەرەوەی کەرکووک پێویستی بە کوردایەتیەوە وەکو باسی شت کرد کە ئێوە یەکێتی پێشەنجی و کوردایەتیەکە لە کەرکووک بۆ هەڵبژارنە چ داواکاریەکەت لە ئەو ئەندام و لانگرانەی پارتی هەیە کە لە کەرکووکن بۆ ئەوەی پاڵپشتی کاندیدانی یەکێتی بکەن؟ دیارە ئێمە ڕۆژ بە ڕۆژ نزیکە بینەوە لە ڕۆژە مێژوویەکە کە ڕۆژی یانزەیە وەکو ئاماژەم پێکرد ئەم هەڵبژاردنە بۆ کەرکووک زۆر گرنگە زۆر چارەنووسازە و ئەتوانێت گۆڕانکاری زۆر گەورە ئەنجام بدە. من داواکارم لە هەموو ئەو بەڕێزانەی کە ئەبینن بە چاوی خۆیان پارتی دژایەتی پارێزگارە کوردەکەکە و دژایەتی حکومەتی خۆجێیی کەرکووکەکە دوو کورسی هەیە لە سوچێکە قەتیسی کردووە نەیهێشتووە بێ بەشداری کۆبوونەوەکان بکە نەهێشتووە بەشداری لە حکومەتی خۆجێیی کەرکووک بکە ئیتر با دەنگەکانی خۆیان نەفەوتێنن و لە ڕۆژی یانزە دەنگ بدەن بە ئیرادەی کەرکووچیەکان و زوڵم و ناحەقی بەرامبەر کەرکووچیەکان کۆتایی بێنن دەنگ بدەن بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و لە دوای ئەوە کە بە هەمومان توانیمان بە هەموو کەرکووچیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بکەینەوە بە حزبی یەکەم ئێستاش یەکێتی حزبی یەکەمە بەڵام بیکەین بە حزبی یەکەم بە جیاوازیەکی زۆر لە نێوان یەکێتی و لە نێوان هەموو حزب و لایەنە سیاسیەکانی تر ئەو کاتە دائەنیشین هەرچی داواکاریمانەیە هەرچی پرۆژەمانەیە هەرچی شتێک بۆمان نەکراوە و چاوەڕێین بکرێ ڕوبەڕووی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەینەوە و داوای زیاتری لەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان درێغی نەکردووە و بەڵێنی داوە و بەڵێنیش ئەدەین دیارە بەڵێنی داوە مەبەستمان وەکو پارێزگار لە 2 ساڵی ئایندا کاری باشتر بکاوە خزمەتی باشتر بگەێنێ و ئێمەش دیارە لەم شارە پاڵپشت و پشتیوانی کوردین هەر کوردێک خزمەت بە پێکاتەکان بکە هەر کوردێک خزمەت بە کورد بکە لەم شارە ئێمە کوردبوونمان خستۆتە پێش حزبی بوون و کوردبوونمان خستۆتە یاخود هەستە نیشتیمانیەکەمان خستۆتە پێش هەموو هەستێکی حزبیەوە چونکە وەک ئاماژەم پێکرد ئێمە لێرە خاوەن قەزیەیەکین بۆچی نارەکانمان بۆچی بەرامبەرەکانمان حەڵاڵە بۆ ئەوان کار لەسەر تەوەری قەومی و نیشتیمانی خۆیان بکەن بۆ ئێمە نەتوانین ئەمە بکەین. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان دەمێ ساڵە ئەو دروشمەی بەرز کردوێتەوە کە ئێمە لە کەرکووک کاکزانە حەزەکەم ڕاستیەکەی ئاماژەی پێ بکەم هەموو هەڵبژاردنێک چه هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو بێ یا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بوو بێ یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەر بووە بۆ ئەوەی کورد هەمووی یەکدەنگ بێ و ناو ماڵی ڕێک بخاوە بە یەک لیستێک بەشداری هەڵبژاردنەکان بکەین بەداخەوە هیچ جارێک ئەم خواستە ئەم ویستەی کوردانە لە کەرکووک جێبەجێ نەکراوە بە هۆکاری ئەوەی لایەنێکی سیاسی ئەمەی تێکداوە و ناوماڵی کوردی پەرتەوازە کردووە و ئەو سیاسەتەش ئەمڕۆکە بۆ خەڵک تەواو ڕوون بۆتەوە کە چەند لێدانە لە پێگەی کورد چەند لاوازکردنی پێگەی کووردە بۆ یا بڕوا و متمانەی ئەو لایەن زۆر کەم بۆتەوە لە ناو خەڵک. سوپاس بۆ بەڕێز مامۆستا حەسیب عەبدوڵڵا لە پرساوی بۆردی پێکاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکەوە لەگەڵمان بوو. سوپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویستی کورسات پانۆرامامان پێشکەشکردن و لایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان.